كم جرز موال تخاي كم قلي فوشان استخاي گوندی ئاریان یەکێکە لە کۆنترین ناواییەکانی هەورامانی ژاوەرۆ. ئەم گوندە ١١٤ خێزان تیایدا دەژین. لە ڕووی داریەوە سەر بە قەزای ساڵواوایە و 35 کیلۆمەتر لەو شارەوە دوورە. هەریەکە لە گوندەکانی ژنێن، پایەگەلان، وێژەنان، نەسەنار و چەشمێر دەبن بە دراوسێی. ناوی ئاریان دوو بۆچوونی لەسرە. هەریەکە لەو بۆچوونانە مێژوەکەی بۆ بەر لە هاتنی سوپای ئیسلام دەجێڕنەوە. یەکێکیان پێی وایە ئاریان لە وشەی ئاوریانەوە هاتووە، ئاور لە شێوەزاری هەورامیدا بە واتای یاگر دێت یانە بەمانەی ماڵ دێت. ئەمە ژاماژەیە بۆ ئاگری پیرۆزی زەردەشتیەکان. بۆچوونی دووەم ناوی ئاریان بۆ سەردەمی هەزارەی دووەمی پێش زاین دەجێڕنەوە. یەکێک لەو میلەتانەی لە چیاکانی زاگرۆز دانیشتە جێبوون ئاریەکان بوون. یاگەی بابوو باپیرم ئاریان یاگەی ئەژدادم، بە عشقی بوونی تۆیە منەر شۆخ و دڵشادم. ئاوایی ئاریان ئاواییەکە سەر بە ناوچەی ژاوەرۆی غەربی سەر بە شارستانی سۆڵاواس. ئەم ئاواییە کۆنە لە 35 کیلومتری شارستانی سۆڵاوا قەراری گرتووە. ئاواییەکی ئاریان بەرحەل لە ناوەکەیەوە کە دیارە ئاواییکی فرە کۆنە هەتایەژن ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی بەر لە ئیسلام کە دینی زەرتوشتیان بووە، دینی زەرتوشتیان قبوڵ کردووە لەو زەمانە. لە سەردەمانی کۆن ئەم ئاواییە شوێنەواری بنیامە خاسەکانی قبل لە ئیسلام و دوای لە ئیسلام بووە کە حەتوە ئەتوانین بە پیرەکانی نەوپیرەی هەورامان لێیان ئیشارە بکەین کە پیری محەممەد، پیری یۆسۆڤ، پیرە هەژارە کە فرەیەکیان لە جامەشناسەکانی ئیسلامی ئێژن. ئەمانە سەردەمانێکی زوو خەجڵی ئاینی زەرتوشت بووگن و دوایی چیان ئێژن ئەوانەیە کە ئیسلامن ئێژن نەخێر. ئەوان بەعنوانی ئیمامزادەگانی ئیسلامی بوون کە هاتوون بۆ پارێزنی دینی ئیسلام لە مەنتەقەی ژاوەرۆدا. ئەوەیەکان ئەترافە ئاریان لە تەرەفێ شەرقۆ ئەمە ژنێنمان هەس و پایگەلان لە تەرەفێ غەربۆ چەشمێرمان هەست لە تەرەفێ جنوبۆ کە ئەوێتە کانی حسێن بەگ و سوورەت و ئەوانە و لە تەرەفێ شماڵە و وێژەنانمان هەس و نەسەنار. ئەم ئاواییەکە لە ئاوایی وێژەنان بە زاراوەی سۆرانی ماباقی ئاوایەکان بە زوانیان هۆرامی و بە زوان هۆرامی قسەکەن. لە کل ڕهینەکانە لە مەقطعی کارشناسی ئەرشەد دوکترا هەروەها ئاریان کەوتمان ئاوایی قەدیمیە پێشەگەلێ قەدیمی سوفاڵگەری جاجمبافی گیوەبافی نەجاری سوفاڵگەری ئەمانە لە ئاریانە کولەن کارگایان بووە. متاسفانە گەیە سەدەست ئێمە بە کۆتاییمان کرد و بە هەرحاڵ ئیسە
هینەکان هەن ئاساوار ئەوانە کە واقعەن لەو سەردەما کاریان کردیە گشت ئاساوارەکان هەست متاسفانە ئێمە کۆتاییمان کرد و میراسەکە کەمکەم بەدەست فرامۆشین بووە ئینشاءالله کە جوانەکانمان بتوانن ئەم فەرهەنگ و ئاداب و ڕسومە زیینوکەنەوە. چون ئاوایی ئاریان بەناو ئاوریان گیریاوە هەروایش کە ئەزانن ئاور لە وشەی هەورامیە یانی ئاگر یانەیچ بە عنوانی ماڵ کە لە وشەی هەورامیە یانە کە لە سۆرانی کە پێژن ماڵ ئاور یانە ئێمە ئەگەر ئەم دوو وشە لە یەکە و بیانی نەپاڵیەک ئەم ئاواییە بە ناوی ئاوریانە بووە کە بووەسە بە ئاوریان ئاڵوگۆڕێکی پێ هاتووە کە هەروە خۆشتان نەزانن لە سەردەمی زوانشناسەکانە کە سەردەمێکی پێچێ هەر زوانێک و هەر کەلیمەیەک تەغیراتێک لێ ئەنجامەدرریە کە بووەسە بە ئاوریان یا بووەسە ئاریان. ئەم ئاواییە ساحب دوودانە قەڵای فرەگەورەس یەکی لەو قەڵایانە کە پێئێژن قەڵاگا یەکێک تریان بەناو قەڵای ئاریانی پێژن کە لە هاوسەیەتی ئاوایی چەشمێرە کە قەڵایەکتر ڕوبەڕوو سەر بە ناوچەی چەشمێرە ئیسە سەر بە ناوچەی ژاوەرۆ قەڵای پارسانی پێژن کە هەروەها دیارە قەڵای ئاریان و قەڵای پارسان چونکە زمانێک کە ئاریاییەکان هاتن بۆ شوێنەواری ئێران بەناو ئاریایی بوون هەم پارسی بووە هەم ئاریای تیا بووە کە مادەکان هاتوونە ئێرە ئەم ئاواییچە ئێژن بەو ناویشە ناو نریاوە ئەڵام ئیسە ئاسەوارژناسەکان و ئاسەوارەکان کە ئەوانە فهانە شۆن فەرهەنگ و کولتوری هەورامانات و ژاوەڕوە ئێژن بە ئاریانەکە بە ناو ئاریاییەکانەوە بووە ئەم دوو وشە لە ئاوایی ئاریانە هەست. قەڵاکانی ئاریان و قەڵاگا وەکو دوو شوێنەواری مێژووی لە ناو جوگرافیای گوندی ئاریاندان مێژوەکەیان بۆ بەر لە زاین دەگەڕێتەوە ئەم قەڵایانە وەکو دوو سەنگەری سەربازی و سیاسی لە مێژووی ئەم گوندەدا تۆمارکراون. لە قۆناغەکانی دواتردا مێژووی ئەم گوندە لە پیرەکانی ئەورامانەوە دەست پێ دەکاتەوە مەزاری هەریەکە لە پیرە هەژارە و پیر یوسف و پیر مەحەممەد لە ناو ئاواییدا پیرۆزکراون و گومبەزیان بۆ دروستکراوە ساڵانە مەراسیمی تایبەتیان بۆ ئەنجام دەدەن. چون ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتێکی سینە بە سینە بووە و نەسڵ بە نەسڵ بووە ئێژن ئەم ئاواییە شوێنەواری ئەم ئاواییە هین سەدەکانی بەر لە ئیسلامە ئێمە ئەتوانین بێژین کە لە سەردەمانی زوودا کە ئیسلام سپای ئیسلام هاتووە ئێمە دوودانەتر مزگەوتمان بووە کە جێبەجێ بووە هاتکەسە ئێرە لە جامع کەراماتی مصنفی چۆڕیدا کە متەوەفای 600 ساڵ لەمەوە پێشە باسی ئاسەوارەکانی ئاریانەکە باسی دینەکانی ئاریانەکە کە لە زمانێکدا لە چەمی سکڵەدا پیر خزری شاهۆ کەیسە مەقبەرەی هالە کێوی شاهوە لە ئاریانە ژیانی بەسەر بردووە حاکمی دەوران ئەمیر مقەڕەبەدینی پایگەلانی کە ئیسە قەڵاکەی ها لە پایگەلانە و سەفتی جیهانیش بووە خۆشبەختانە وا باسەکە کە لە ئاوایی ئاریانە هەم دینەکانی زەرتوشتی لێرا بووگن هەم سپای ئیسلامیجی لێرا بووە کە باس ئەو سەردەماکە کە دوودانە دینی جیاواز لە شوێنێکە هاتکون زندگیان بەسەر بردووە. ماچکەم سەری گۆنەوە تاسەم کێلینی ماچکەم سەری گۆنەوە تاسەم کێلینی قەزاڵ لە ماڵومێ
باش ديارني خلص مالوه باش ديارني شو نجاري جارة ونشي كارني شو نجاري جارة ونشي كارني شيرين دامت شوا دمر زيشيني شيرين دامت شوا دمر زيشيني لو دمت ما شوا تالي نويني خزال مال مشان زيني خزال مال مشان زيني خوتو شكرني بواشيري غير وبيتو خو كرني يا خوغا خيوا ئاش یەکێکە لە مێرە باوەکانی ناوچەی هەورامان کاری هاڕینی گەنم و دانەوێڵەیە هەر لە دێر زەمانەوە سەرچاوە ئاویەکانی هەورامان بۆ بەگەڕخستنی ئاشیاوی بەکارهێنراون لە دوایەوەی گون نشینان بە وزەی کارەبا ئاشنا بوون ئاشیاوی گۆڕا بە ئاشی کارەبایی و هەنگاوێک پێشکەوتنی بەخۆوە بینی لە گوندی ئاریاندا دوو ئاشیاوی و ئاشێکی کارەبایی بە درێژایی ساڵ کاریان کردووە لە ئێستاشدا یەکێک لە ئاشە کارەباییەکان ماوەتەوە و پارێزراوە بەهۆی پابەندبوونی کارخانە گەورەکانەوە ئاشەکان وردە وردە وەلاندران و هەرکەکەیان لەدەستداوە ناكم معقول كم بابي جاي خدمته معقول كم بابي جاي خدمته ئاە قەدیمترین دەگابیێنە هەر هینی ئاساوی چابێن دوێدانی ئاسا و ئاوی شابێنێ شۆنانێ لە دوێدانی شابێنە ئیتم بدە چێشپەنجی کۆسەرینی و ئینانەواشە ئاساوە بەرقیامە لوای ئینەشانە ئاورد چەسینی شاگرت و دەگانە و 6 نەفرێ لوای 7 نەفر بە 6 نەفرێ وڵا لوای ئاوردچە ئاورچە ئایتر چێگەنە نیاشاوە و ئۆساساوێ بێت دانیکەشی بێ ئاورچە ئۆساساوەکە نامی میزاحی بەڵا بێ ئاورچە ئاساوەکەش نیاوە کۆدا ئاردوێتە پێسە ژنێن پایگەلان ئی دەگایەک ئەکسەرێت ئەینەوەیگە دا بێساران تاژان کۆڵیژ ژریژە سەروماڵ دەگایە کولەن ئەلیمەیەگە ئاساوەڕدی هەم زەمان و ئاساوە ئاوینە هەم زەمان و ئینێچن ئیتر ئافەسڵە ئیتر ئینە پێ دەرامەد و هەم وێشە هەم پێی مردمی ڕەحەتی ئەوەڵ دەحوەیتر بە ماشین ئاوە چاداکەتەی نگڵ وەلایەتە چاوەلا تیکەتیکەش کرد و ئۆساساوەکە و بە لۆسێ و بە ئیلاوە بە ئەولام مردم ئیتر ئاورچە ئافەڵ شاد واچ و ڕۆنی مەڕۆی ڕاوە بێنی مردم دالوانی ئاورچە ئیتر ئاورچێت تەسیمی شاگرد ئەوەڵ داحوە 6 نەفەری بێنێ ئەم واچە هەم پێیوەما دەرامەجمەوە هەم پێی مردمیش ئەوەڵ داحوە 6 نەفەرەکە گردی وە داشە بە 1 نەفەری مدەتی ئاسەر شوی چاوەلا ئیتر 6 نەفەرەکە یێرەشە ئەکسریت هەستەر شۆ کارکەین ئیتر دەرامەتی خاص بێ وڵا ئەوڵدا هەواز و دەرامەجنەوە دەرامەتی فرەخاص بێ ئیتر ئۆساسا و شاورد و چیگە تیکەتیکە بە لۆسێ و بە ئیلا و بە ئۆلا و جەنگڵ وەلای ماهی ناوەرچە بە وەسیلە ئیتر ئافەدە بە بعضێت بە ئۆڵاق و بعضێت بە شانە و بعضێت ئیتر لۆسێ و پاسە ئاورچە ئاورچە تەسمی شاگرد تا ئاورچە ئایتی بەڵێەوە مردمی چیگەنە وەڵام مردم هەمکاری دەگا هەمکاری شاکە یاگەکە شافراهەم کرد ئیتر ئۆساکە ئەمە چیگەنە نیاشە ئۆختە سیمان دوێنێ کورسانە لە سیمان شاهاوردە ئیتر دێکانە هاتن هەمیشە کاریە کرد ئیتر هەمیشە کارش بێ ئاڤە گەوێ هاڕێ گەنمێ هاڕێ گەنمشام هاڕێ ئافەسڵە کڕەکەرێ حەچی نوعان تاوێنی ئیسیفاهەشە نەکەرین دەرامەج هەم پێی ساحیبەکەش بێ هەم پێی وش بێ ئافەسڵە مدەتێ هەر پوتێ پوت بێ ئەوە کەوچە بێ 5 کەوچێ کۆچێش گەرێنی پێم بزێ کیلومیلی ئەوەختە نەوێ ئێتر حەجە دەمنێنە منێش گەرێنی پێم بزەکەی نۆش هاڕێنێ پێ ساحیبەکەیش
دانێش بەرێنی پێوێش ئەپاس ئەگەر نۆ پوتێ بیایە دە پوتێ بیا دە نۆش هاڕێنێ پێ ساحیوەکەش پوتێش بەرێنێ پێی دەرامە دو ساڵ بەشێکی زۆر لە کچان و ژنانی ئاریان بە پیشە سونەتیەکانی هەورامانەوە سەرقاڵن. چنینی فەرش و دروستکردنی تابلۆ فەرشەکان یەکێکە لە پیشە بەربڵاوەکانی گوندی ئاریان. ئەم کارەش لە ناو ماڵەکاندا ئەنجام دەدرێت. بە سەرنجدان لە ژیانی ئەم گوندە کەمتر کەسانی بێکارت بەرچاو دەکەون. هەریەکە و سەرگەرمی کاری ڕۆژانەی خۆیەتی. بە تایبەتافرەتان لەگەڵ کارە ڕۆتینیەکانی ناو ماڵدا زۆرێکیان دەسڕەنجین و پیشەگەڕن. یەری 4 ساڵی مەشغوڵ و تابلۆ فەرشینمێ چەنی واڵم کارمە کەرمێ باز وەختانی کە بەوێەوە باز وەختانێک من تەنیا وردەنەماوە تەنیا وێژ من ئینە لاو فامیلیە ماوە فێرە بیا ئاریانە کلاس ژانیارەوە لە من نەلوانی پێ کلاسەکەی لوانێ لاو فامیلیە ماوە چاگە فێربیانی مەریوان ئێمە سفارش و تابلۆ فەرشی مەیمێ مەکیانە شاوا پێما ئینە من شاید نزیکۆ دەدانێ 15 دانێ تابلۆ فەرشیم تەمام کردێنێ دانیەچمە هەر چنیە کە 6 نەفەری بێ ئەوت هەر فەرشی گەورێ بێ. ئێمە ئینە فقط سفارش و تابلۆکەمە ئێمێ فقط ئێمە دەستمۆز و تابلۆکەمە گێرمی پلانانێنێک کەواچمە وسایلەکەمە هەستە نا ئێمە فقط سفارش و تابلۆکەمە ئێمە هەر ئەنگازیێماکە گەرەکە بۆ گەورەی ویکلێ ئێمە جەمەریوان سفارش مێمە مەکیانە شاوا پێما دمانێک ئێمە هینی ئەم پاسنەمانێن کە پسامێ بارمی وێ ما وەسیلەکەی پسانمێ مشکڵش فرەن پێمەکەیسان مێ دەگانە ورە وەسیلەکەش خاص کەرمێ ئەگەر بارمێش پسانمێش مثلا مشکڵش فرەن ئەش بلمێ ئیلا ئەولا کەرمێ مثلەن ئەش بلمێ شاروچۆ بەخاترانێەوە وەلم دێ مشکڵش فرە ئێمە فقط مەتامێ سفارشش بەیمێ کە کیان ناشاوا پێمە فقط دەسمەز و تابلۆکەمە گێرمێ ئێمە ئی تابلۆ کە ئیسە هەنەما ئەگەر مثلا فقط بنیشمێرە کار و تابلۆکەی کەرمێ بە دوێ مانگە تا 15 ڕۆی تەمامش مەکەرمێ وەلم ئەگەر مثلا کەمیە کار و چۆمابوونە یەکسەر نەنیشمێرە پێ تابلۆکێ شاید یێرێ مانگە تەمامش کەرمێ بەستگی بە گەورە ویکلەی تابلۆکەیمان هەن. ئینە دەستمۆز و ئی تابلۆ ئێمە ملوێنی و 700,000 من ئەگەر تەنیا وێن بۆ پێما خاسم وەلێ مەسەن پێ دووەین چون چەنی واڵەکەم بەیەوە مەچنمێش واقعان کەمن وەلم ئیترە شغڵیەتر نمەزانمێر فقط ئی تابلۆێنا دەستمۆزی تا حەدیە خاسن هەتا تابلۆکە گەورەتر بوو دەستمۆزش فرەتەن وەلێکان ئێمە ئیتر تایی حەدە گەورەی مەتامێ بارمێەوە و دەستمۆزی پێ ئێمە کە ئیسە مەسەڵەن فقط خەرج و وێمانە خاسن مثلەن کۆمەک خەرجیان پێ وێما. هەورامان ناوچەیەکی سەخت و دوورە دەست بووە ڕێگەی هات و چۆ بۆ ناو شارەکان زەحمەت بووە بۆیە حەچیم و داناکانی هەورامان هەرچی چارەسەری نەخۆش و بیمارەکانیان لاستۆ گرتووە زۆربەی دەوا و دەرمانەکانیش لە گژ و جیا و سروشتی ناوچەکە وەرگیراون لە ناو گوندی ئاریانیشدا جەڕاحێکی تێدایە لە باوچیەوە پیشەکەی وەرگرتووە و تا ئێساش بەشێک لە دانیشتوانی ئاوایی بۆ چارەسەری کێشە و گرفتە تەندروستیەکان سەردانی دەکەن. بابێکم ئینە هێنیژمێ کارش بیان ئەلبەتە بێنێ حاجی شەغەمین بیان حاجی حەمەنازی بیان برام پەیتۆنی هین حاجی فەرج و پەنێرانی بیان بێنێ پیگەرە ئیسە نەمەنێنێ و عەمرە خوای شاکردێنە بابێکم 9 ساڵ سنعاش بێ ئیسەیتە بابە قەزا بەڵاوشمەش بەرد ئیتر منیش ئاشەغڵ و بابێمە یا کرد یاڵم گرت و ئیسە ئیتر میا بەخواجەم دا مەریوان دا کەتەی کامیاران دا پاوە ئینیشا کەسێکە شۆرەتژنەوتە بۆ ئامن پێی لای من ویتە منیش شکسە یەرە چوان نوعین بەرشێشن وردەڵێشن مێڕیایشن من گیاکام هێڵە ڕۆنیاسی ئاردە و نوێ چەرمەڵێ ئینیشا ئیتر دەرمان و ئی جەراحی میچەنێ خام بن ئەپی نیشامە درۆستشمە کرد و شکسەیەک ئەگەر تێگرۆسمانێش بە بۆ لار بۆ
هەفتەیە گرتن شا خورماوە دووک ئاوردن شا ئاشک زەمانە مەڵدن و ڕاستمەکردنەوە ئەگەر تەی ماسیێکی بوو نەنیشووە سەرپیازمدان سەرپیازمادان ڕەنگە سەرپیازەکەما گرتنە ماسەکەش لاشیێن ئیتر ئینیشا ئاینێکە شەوڵ من ئاینیشا بێنێ ئیتر ئەڵستاکەر و پی دەورەرە نییەنێ بێنێ ئەمڕۆخوا شاکردە فەقەت دیزە چیگە دامەریوان حاجی حەمەنازێ منەن فەرز پەنێرانی منەن ئیتر پی تەرەف و هینیرە هەورامایی پێ شکەنمەور ئەگەر بووان مەشنات شوشایت شەوڵ منیش ئینەنە ئیتر گیاکان بن هێڵە پەڕۆ تەختە سرێشە بعدێک چەنێ ئیشی خۆبەخۆی پێی مازی ئانا خیگە کۆنەشا پێی مەرمان و خیگە کۆنە منیا سەرشووە ئێشێ چەنێ خۆبەخۆیێ بیلاتەژبی هین ئاخۆبەخۆیە هین ئاردی چێش زەنجەفێڵ جاچکە تاڵە سیاوڵە بەرەمۆم نەگمۆم بەرەمم ئینیشا دەوایەنێ پێ ئایشە خۆبەخۆیچە پێ ئایێشە خۆبەخۆیە ئانیچە هەر دەوایەنێ ئیتر سلامەتێکە و جەنابی تایتر شەوڵ منیش ئینەنە کەسم منیش ئینەنە عەرزم کردن باوکم 90 ساڵ سنعی بوو قەزا و بەڵای ئێوەی برد ئیتر مردم ئاهات منی لە پەڕۆمەڕوەکەم بۆ خۆشە کرد هێلکەکەم بۆ ئەشکاند بەردەسیمە کرد باوکە ئەمڕۆخوای کرد و منی هەر بەو شەوڵا هەر بەو تەرتیبە پەڕۆکەم خۆشە کرد هێلکەکە مەشکاند تەختەکەی لێ ئەگرت منیش ترسام مشکیا منیش ئەمەمە یادگرت منیش ئەمەمە یادگرت وتێ خۆش میسە پاملیاگە ناو 80 ساڵ پیرەکانی ئاریان لە 99 پیرەی هەورامانن هەریەکە لە پیرە ژارە و پیر یوسف و پیر مەحەممەد لە ناواوایی ئاریاندا خوداپەرستیان کردووە و کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر ژیانی کۆمەڵایەتی ئاوایی و پەروەردەکردنی تاکەکانی ناوچەکە هەبووە مەزاری هەریەکە لە پیرەکان ڕوو لە قیبلەیە و بە دەستوری ئیسلام نێژاون ئەمەش بەڵگەی موسڵمان بوونی ئەوان دەسەلمێنێت ئەم ئاوایە کە حدودی 21 ساڵەکە من هام لە ناویانە ئاوایەکە ئاوایەکی پاک لە ناو منتەقەی ژاوەڕەوە بەخسوس لە منتەقەی سەوڵاوە لە لەحازی دین و لە لەحازی فەرهەنگ و لە لەحازی ئەعتیقاد و ئاوایەکی پاک بێگێچەڵ هیچێکی تیان نەبووە لە لەحازی ئەوەی کەوا لە بازە شوێنەکانی ترا ئەبینین کە مشکلات هەیە کە ڕووەکاتە و ئاوایە لە مەسئلەی عەقیدەوە لە مەسئلەی شتەکانی ترۆ بەڵام ئەم ئاوایە لەسەر مەسئلەی قەدیمی عولەمای سەلەفی ساڵح ماون ئەمەش خۆش دەڵاڵە لەسەر ئەوەیە کە ئەم ئاوایە پڕ بووە لە عالمی تیا بووە شاعیری تیا بووە پیاوی باشی تیا بووە ئامۆژگاریکەری تیا بووە پەروەردەیان کردوون دەست بەدەست هاتا ئەگرە مەسەلا من جملە لەم پیاوانە کە لەگرە بووە ئەم مامۆسا عەبدولوەهابە کە ئەمە کتێبەکەیەسی دیوانەکەیەسی مامۆسایەکی بەرزی ئاینی بووە شاعیر بووە نەک هەر شاعیر بووە بەخسوس خزمەتی فەرهەنگیشی زۆر کردووە بە نەتەوەی کورد مەسەلا شیعرەکانی وا دیارە کە ئیشارەی بە شرهایەکی کردووە کە لەم دێگا کە واقع بووە وەکو مەسئلەی ئەم دەرەسکڵە کە لە گرانە پێڵخڕی شاوەی وەکو ئەم برامانە کە ئیشارەی پێ کرد ئەوەیش مەسئلەیەکی فەرهەنگیە و مەسئلەیەکی تاریخیە کە عولەما مەگەر ئەمانە بزانن وئیلا ئەهلی قەڵەم لەو کاتا عولەما بوون خۆیتە دانشگا ئەو جۆرەشتانە نەبووە ئیلا ئەهلی عیلم نەبێ بە هەر حاڵ ئەم ئاواییە کە عالمانی تیا بووە پیاوباشی تیا بووە ئەلحەمدولیلا جوانی ئەمدی ئێرتیبات بە مزگەوت کە من مزگەوتی سەنگەرێکی دینیە و کە بەرعەلەیهی هەموو
شتهایەکەوە ڕوو ئەکاتە دین و ڕوو ئەکاتە فەرهەنگ ئێمە لە مزگەوتە حەلی کێشەکەی ئەەکەین لەم ئاوایە کە زوو قەدیم ئەگرانە جێگەی ئەوە بووە مەراسیمێکی گیراوە بۆ ئەم پیرەکەها لە پشت سەرمانەوە لە خزمەتیا هەین وەکو بەعینوانی مەراسیمێک گیراوە و ساڵێ لەگرا حیوانیان سەر بڕیوە مەولویان کردووە بەڵام ئەمڕۆ نزیکی 15 ساڵە 20 ساڵە کە لەگرانە ئێمە جۆرێکی ترمان لێ کردووە ئێمە ئەم مەراسیمانە بردووەسە مزگەوت لە مانگی مەولووە عولەمایانی منتەقەی مەریوان و تاوەکوونی کورسان و هەرتا دەوری کامیاران ئەمانەیە لە عولەمایان و مامۆستایان و فەقیهکان و هەرتا خەڵکی فەرەنگی و شاعیر داوەتەکەین لە مزگەوتە مراسیممان هەیە مەراسیمی مەولودنامە. هەرچەندە زۆربەی گوندەکان شێوازی ژیانکردنیان نزیکە لە یەکەوە لەگەڵەوەشدا هەر گوندێک تایبەتمەندی خۆی هەیە و پێویستە بە وردی بە دووی ئەو تایبەتمەندیەدا بگەڕێین و زوومی کامێرای لەسەردا بنین.